بەناوی خوای گەورە میهرەبان خۆشەویستان کورتەباسێکی دەربارەی سستبوونی غودەی دەرەقی. سستبوونی غودەی دەرەقی بریتیە لە یەکێک لە نەخۆشەکانی غودەی دەرەقی ئەو غودەیەکە لە پێشەوەی لای ملی مرۆڤە. سستبوونی واتە کەمبوونەوەی ئیشکردنی ئەم غودەیە و ئەو هۆرمۆنەی کە دەڕێژێ کە هۆرمۆنی تایرۆکسینە لە جسم. هۆکاری ئەم نەخۆشیە هۆکارەکەی زۆر ڕوو نییە، زیاتر لە جێ خۆی دەپوکێتەوە زۆربەی کات و هەندێک جاریش کاریگەری دەرمانە و هەندێک جاریش نەخۆشەکە بە عەمەلیات لەوانەیە غودەکەی لا ببە پاشەوەی تووشی سستی غودەبی یاخود غودەی تەمبەڵ دەبێت. نیشانەکانی ئەم نەخۆشیە بریتیە لە زیادبوونی کێشی نەخۆشەکە، هەست بە ساردبوون دەکاتە لە جەوی گەرماش هەر هەست بە سەرمابوون دەکات و هەروەها احتیمالە تووشی وەرینی مووەکانی بە تایبەتی لە ئافرەتان پرچوەرین، و هەروەها تێکچوونی سووڕی مانگانان لە ئافرەتان، و هەروەها نەخۆشەکە بێهێز دەبی، بێتاقەت دەبی، خەوی زۆر دێ بە تایبەتی دا بە تەمەنەکان دائیمان حەز دەکات پاڵ بدا و خەوی لێ بکەوێ و بنوێ هێز و توانا و تاقی کەم دەبێت، چکە و هۆرمۆنە بەخۆی بە هۆرمۆنی هێز و توانا و تاقا ناسراوە، فلەبەرەوە ئەوانەی هەموو کەمە بێتەوە. دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە بە پشکنینی خوێن دەبێت بە دەستنیشانکردنی ڕێژەی ئەو هۆرمۆنەی کە دەڕێژە لە خوێن. ئەم نەخۆشیە زیاتر نەخۆشی گەورانە و بە تایبەتی لە ئافرەتانیش زۆرە، بەڵام لە منداڵانیش ڕوو دەدات، بەڵام بە ڕێژەیەکی کەمتر. پاش پشکنینی تاقیگەیی دەستنیشانی دەکرێت ئەم جۆرە نەخۆشیە، و هەروەها چارەسەرەکەی بریتیە لە دەرمان، ئەو دەرمانەی کە نەخۆشەکە دەیخوا جێی ئەو هۆرمۆنە دەگرێتەوە کە ئەو غودەیە نایڕێژێ یاخود کەم بۆتەوە لە جسم یاخود نەماوە لە جسم. بەنسبەتە ئەو نەخۆشانە ئەمە چەند ئامۆژگارێکمانەیە لە بۆیان. یەک لەو ئامۆژگارانە ئەوەیە ئەو نەخۆشانە زۆریان دەبینی پاش فترەیەکی کە هەست بە باشبوون دەکەن دەرمانەکانیان واز لێ دەینن. تەبانەوە کاریگەری خراپی دەبی لەسەری، چونکە غودەکەی دیسان دەگەڕێتەوە لە بۆ دۆخی جاران و پێشتر کە خراپە، یاخود گۆڕینی دەستکاریکردنی زۆری دەرمانەکە یاخود ڕێژەی دەرمانەکە کە وەری دەگرێت، ئەوانە کاریگەری خراپی دەبێت لەسەر نەخۆشەکە، دەبێت ئەو نەخۆشە بگەڕێتەوە بۆ دکتۆری پسپۆڕی تایبەتی خۆی پێشەوەی دەستکاری جۆری دەرمانەکە یاخود ڕێژەی دەرمانەکە بکات. و هەروەها ئەم نەخۆشانە زۆریان ڕێژەیەکی زۆریان درێژخایەنە، واتە نەخۆشەکە دەبێت بە بەردەوامی دەرمان وەربگرێ و دەبێت بە دوادا چوون بکە 3 مانگ جارێک 6 مانگ جارێک دەبێت ڕێژەی ئەو هۆرمۆنە بپێوێت لە جسمی، بزانێ ئایا غودەکەی تەواوە یا تەواو نییە. و بە تایبەتی ئەو ئافرەتانەی کە بە تەمای دووجانن، پێش دووجان بوون دەبی واتە حەمل بوون، دەبێت ڕێژەکەی بپێوێ، بزانێ ئایا دڵنیابێکەوە ڕێژەکەی تەواوە یان نا، لەبەرەوە کاریگەری لەسەر هەم دووجانەکەی دەبی، هەم کۆرپەلەکەی، هەم بەخۆشی دەبی، وا باشترە سەردانی دکتۆری خۆی بکە و فەحز بکە، بزانێت کە غودەکەی لە حاڵەتێکی باشدایە. ئەم نەخۆشیە بە تایبەتی لە بەتەمەنان ئەوانەی کە عمریان 50 ساڵ بەسەرەوەیە، هەتا ئەگەر هاتو هیچ نیشانەیەکشی نەبوو، وا باشترە ئەم ڕێژەی ئەم هۆرمۆنە بپێوێت لە جسمی خۆی، و ئەگەر هەیبوو زوو دەست نیشان بکرێ و چارەسەر بکرێ، چونکە کاریگەری خراپی دەبی لەسەر جەستەی ئەو بەتەمەنانە، بە تایبەتی لەسەر دڵیان، لەسەر مێشکیان، لەسەر جەستەیان بە شێوەیەکی گشتی. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان.